بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. اللهم اغفر لنا ذنوبنا ووفقنا لكل ما تريده وتحبه وترضاه. اللهم انت توفنا وانت راض عنا وتقبل منا وعنا، وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين. برانی مەڕێز خوشکانی بەڕێز، ئەمڕۆچنە خزمەتی زانایەکی گەورەی ئیسلام و چیرۆکێک لە چیرۆکەکانی بۆی دەرز و پند و عیبرەتی لێوەرگرین. ئەویش ئەو تابعیە گەورە و بەڕێزەیە کە عەبدوڵڵای کوڕی محەیریزی جومەحی. جارێکیان ئەم پیاوە بەڕێزە، ئەم عالمە گەورەیە کە لە فەڵەستین بووە، کە ئیمامی ئەوزاعیە فەرمێت هەر کەسێ ئەوێ ئەقتیدا بکە لەو زەمەنی خۆیە با ئەقتیدا بە ئیبن محەیریز بکە، و فەرمێ خوای پەروەردگار ئوممەتێک تووشی ضەلالەت ناکەیە عەبدوڵڵای کوڕی محەیریزی جومەحی تیابێ. ئەم زانە گەورەیە لە تەرجومەکەی هاتووە کە لە ژیانی باسییان کردووە، زۆر حەریز بووە، چاکترین عیبادەت و چاکترین شتەکانی خۆی زۆر سوور بووە لەسەرەوەی کە کەس پێی نەزانێ و شاراوە بێ. جارێکیان ڕاتە دوکانێکەوە، ئەوێ قوماشێک بکڕێ. صاحب دوکانەکە نایناسێ، یەکێک لەوەی کە لەو دوکانەیە بە صاحب دوکانەکە بڵێ هذا العالم ابن محەیریز، ئەمە عالمەکەمانە ابن محەیریز، فأحسن بيعه، يعني چۆن بڵێ خاتری بگرە، ئەمە فڵانە عالمە. ئەڵێ توو ڕابێت، فغضب ابن محەیریز، توو ڕابێ، و ئەو قماشەی هەڵی کرد فڕێدا، توو ڕابێ. وقال إنما نشتري بأموالنا لسنا نشتري بديننا. فەرمووی ئێمە بە پارەمان شتە کڕین، بە دینمان شت ناکڕین. یعنی بۆ ئەم ناسێنی بەوەی کە ئەمە عالمێکە و ئەوەیە و مەکانەتی لە دین ئەوەیە، ئەوەی خاترم بگرێ لەسەر ئەساسی دینەکەم، من بە پارە شتە کڕم، بە دینم شت ناکڕم. محەممەدی کوڕی یوسف ئەڵێ لای نانەوایەکیان لای بەقاڵێک بە تایبەتشی ناکرد، هەوڵێدا هەر جارە لە شوێنێ شتێ بکڕێ، نەوەکو ئەم جارەکە نیناسێ جارەکەی تر بیناسێ و خاتری بگرێ، ئەترسا ئەمە ئیسفادەکردن لە دنیا بە دینی. جا ابن محەیریزی فەرمووی نەما نەشتەری بئەموالینا، ئێمە بە ماڵمان شتە کڕین، لەسنا نەشتەری بیدینینا. هەندێک لەو زانایانە لا یەکێکی ناسرا و وایە شتیان ناکڕی، نەوەکو ئەمە بەکارهێنانی دینم بێ، علمم بێ، مەکانەتی دینی و علمیم بێ بۆ دنیام، دینم بۆ ئاخرەت بەکارهێنم. ئەمە دەرز و پند و عیبرەتی زۆر لێوەرەگیرێ. ئەویشەوەیە کە ئێمە ضرورە دینمان بۆ ئاخرەتمان بێ، دین نەکەینە وەسیلەیەک بۆ بەدەستخستنی دنیامان، دین نەکەینە وەسیلەیەک بۆ بەدەستخستنی مەکانەتی دنیاییمان. دینمان بۆ دنیامان نەبێت، دینمان بۆ ڕزای خۆی پەروەردگار بێ، بۆ حیاتی هەتایەتایی بێ، بۆ نووری قبرمان بێ، بۆ ژیانی ئاخرەت بێ، دینداریەکەمان بۆ ڕزای خۆی پەروەردگار بێ. بەداخەوە خەڵکانێک زۆر جەهلیان بەم حەقیقەتە هەیە کە عولەما و پێشینانی سەلەف لەسەری بوو. ابن محەیریز ئەو عالمە بەڕێزە گەورە تابعیە ئەفەرمێت زۆر جار ئیشی بە تێکەڵی خەڵک نەبووایە، تێکەڵی خەڵکی ناکرد، خۆی ئەپاراست و حەزیشی ناکرد کەسێک لەسەر ئەساسی ئەوەی کە خاتری بگرێ لە برێم دیندارێکی باش. بۆ ئەوە نایکەم، دینداریم بۆ دنیام نییە، دنیام بە پارە شتێکم بێ بە پارەیە کڕم. بەداخەوە ئێستا خەڵکانێکی وا هەیە لەبەرەوەی ڕێزیان لێ ئەگیرێ، لەبەر دینداریەتیان، یان لەبەر مامۆسایەکی ئاینیە، یان لەبەرەوەی کەسایەتێکی دینیە، یان لەبەرەوەی کە بانخوازێکە، ئەڕواتە دوکان و جێگا و شوێنەکان کە شتێکە کڕێ کە خەبەرمان بیستووە لە خەڵکی زۆر ثقە، ئەمەی گێڕاوەتەوە،
شخصی وا بۆ چۆن لە دوکانی قوماشی کڕیوە یان لە هەر جێگا و شوێنێک شتی کڕیوە کەوتویانە مامۆستاگیانیان فڵان کەس با لەسەر حسابی خۆمان بێ ئەمە مجاملەیەکە وەکو ڕێزێک قسەیەکە کردوێتی شتێک بوو بە عادەتێکی بە زۆر کە سوا بوترێ یەکسەر هەڵی گرتووە یەکسەر ئەو ڕێزێ بەرامبەری ئیستیغلال کردووە و پاری پێ نەداوە کابرایش ڕووگیر بووە لە ڕووی نەهاتووە کە پێشتر لە دەمی دەرچووە کەوتێتی مامۆستایان فڵان کەس با لەسەر حسابی خۆمان بێ یەک جار وتوێتی وەکو عورفێکی عام کە ئینسان هەوڵ بدا لە هەموو شتێکە صادق بێ لە هەموو شتێکە صادق بێ ئەو شتانەی کە خۆی بپارێزێت لە هەندێک بابەت بەڵام کە وای وتۆ مێکش سەر وتێتی زۆر سوپاس دەکەم و دەستخۆش بردوێتی مامۆستای وا هەیە و بانخوازی وا هەیە و شخصی وا هەیە عالەمە زۆر متەساهیلە هەر یەکێ فەرمووی لێ ئەکا بۆ شتێکی ئاوە یەکسەر یەک و دوو ناکا وەریەگرێ ئێمە یاسایەکمان هەیە ما ئوخیذە حەیاءن ئوخیذە غەصبە ئەوەی کە کابرا ڕووگیرە بێ و لێ وەرئەگری وەکو وایە غەصبت کرد بێ زەختت لێ کرد بێ چارت ناچار کرد بێ لێ دووەرگرت بێ وەکو وایە چۆن شخصێک کە ئیجباری ئەەکەی زۆری لێەکەی زەختی لێەکەی بە ترساندن مێ بە هەرچی بێ غەصبی ئەەکەی پاڕۆشتێکی لێسێنی کە ڕۆگیریش بوو بۆ هەمان شێوازە بۆیە نانی ڕۆگیری هەدی ڕۆگیری ئەمانە لە ڕووی شەرعی وە دروست نییە ئینسانە بێ خۆی لێ پارێزێ نابێ خەڵ ڕووگیر بکەی کابرا جارێوەت تۆ لەبەرەوەی کە شخصێکی دینداری ئەزانی نابێت دینەکەت بەکاربێری و ئیستیغلال بکەی بۆی کە دنیا بەدەست بخەی زۆر حەریص بێ ئەم دینداریەت تەنها بۆ خوای پەروەردگار بێ دنیای لەسەر وەرنەگری بۆ دنیا بەکاری نەهێنی ئەمە زۆر گرنگە ئەمەیشە بەرەکە دەخاتە جەمعی مسلمانان بەرەکە دەخاتە علمیە و عالمە بەرەکە دەخاتە داعوە و بانخوازی داعوە و بانکردنی ئیسلام بۆ ئەو بانخوازە پێویستە لەسەر عزت نەفس لەسەر دنیا نەویستی لەسەر ڕووکردنە خوای پەروەردگار چاومان لە ئەجر و پاداشتی خوای پەروەردگار ئەمانە بێتە یعنی ئیش و پیشەمان کارمان ماندووبوونمان بۆ قیامەتمان بێت ئامان سەدامان کەس دینی بەکار نەهێنێ بۆ بەدەستخستنی جوزئێک لە دنیای کەس بەداخەو خەڵکی وایە خۆی عەرزەکە خۆی تەڕحەکە کاکە من فڵان کەسم خاترم ناگری ئەوە لەکوێ ئەم عالمە بەڕێزە کە بەس وتوێت ئێمە عالمێ کە خاترێکی بگری یەکسەر ئەو قماشەی بەدەستی بۆ فڕیدا و وتێتی ئینەما نەشتەری بێموانینە لەستنا نەشتەری بیدینینا ئێمە بە ماڵمان پەپارەمان شتەکردن بە دینمان شت ناکڕین ئەم چیرۆکانە زەرورە ئینسان زۆر ئاگای لێ بێ ئاگای لە دینداری بێ تۆ دینداری بینی خۆت و خوای پەروەردگارە کردارت بۆ بەدەستخستنی ڕزای خوای پەروەردگار بێ پێویستە زۆر سوور بین لەسەر کردارەکانمان لای خوای پەروەردگار مەقبول بێ زۆر پاک بێ زۆر ساف بێ دینداریمان بۆ بەدەستخستنی ڕزای خوای پەروەردگار بێ ئێمەی موسڵمان لە دینداریمانە گەڕ ڕاست بکەین ئەبێ بیپارێزین بە سافی بە جوانی بە کاملی بێخڵینەوە بە پاکی بە تەواوی ئیخلاص بهێنینەوە بهێڵینەوە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار ئەعمال و کردارەکانمان لێ وەرگری چونکە ئەم علمی کە لاتە ئەو داعوە بانگەوازەی کە لاتە ئەو قورئانی کە لاتە ئەو سونەتەی کە لاتە ئەو مەکانەتە ئیمانی کە لاتە ئەمە ئەمانەتێکە ئەم ئەمانەتەش ئەبێ بیپارێزی ئەمانەتە ئەبێ بیپارێزی ئەم علمە خوای پەروەردگار بە عەزیزی دای بەزاندووە ئەبێ تۆش عەزیز کە و عزت نەفست هەبێ تەواوی تەواضوعت هەبێ بۆ موسڵمانان و تەواوی پاکی و سەفا و یەکلابوونت هەبێ سوپاسی خەڵکی مەدحی خەڵکی پەیوەستبوون بە خەڵکەوە عوبودیەت بۆ خەڵکی بە دوای ڕزای خەڵکیە بە دوای سوپاسی خەڵکی ئەمانە هەمووی بێرە دڵت دەرکەی دڵت فارغکەی
تەواو لەمانە چۆڵێکی ئەبێ بە دوای دڵۆدەڕوومان تەفتیشکەین، تەفتیشێکی جوانی بکەین بەناو نەفسمانە، ناخمانە بڕۆینەوە بزان شتەکانمان بۆ خۆی پەروەردگارە، بزان ئایا دینداریەکەمانە خالص پاک سافی جوان بەس بۆ خۆی پەروەردگارە یان بە دینداریەکەمانی ئێمە دنیامان دەستکەوتووە، یان ئەمانەوێ ڕێزی خەڵکی حاصڵکەین، سوپاسی خەڵکی حاصڵکردن بەدەستی خین، یان ئەمانەوێ مەکانەت و بەرزیەکمان هەبێت لە دڵی خەڵکی. چونکە ئەگەر بۆ مەکانەت و ناو و جا و سوپاسی خەڵکی بێ ئەو خۆی پەروەردگار لێمان وەرناگرێ. ئەبێ لە دڵمانە سوپاسی خەڵکی، مەدحی خەڵکی، بۆ بەرزبوونەوە لە دڵی خەڵکی، هەموو ئەمانە لە دڵمان دەرکەین. تەنها و تەنها ڕووی دڵمان لە خۆی پەروەردگار بێ، دینداریەکەشمان بۆ بەدەستخستنی ڕزای خۆی پەروەردگار بێ، نەک ڕزای خەڵکی. بۆی کە خۆی پەروەردگار مەدحمان بکە نەک خەڵکی، بۆی لای خۆی پەروەردگار بەرزبی نەک خەڵکی. ئەو سەلەف و پێشینانەیە ئەم ئومەتە کە دینیان زۆر پاراستووە، عەزەتی نەفسی خۆیان زۆر پاراستووە، ئەخلاقی جوانی خۆیان زۆر پاراستووە، زۆر بە ئەخلاق بوون، زۆر بە ڕەحم بوون، زۆر بە سۆز بوون، زۆر دڵسۆز بوون بۆ خەڵکی، بەڵام هیچیشیان لە خەڵک ناویست، هەر شتێکیان بیستایە لە خۆی پەروەردگار و بۆ بەدەستخستنی ڕزای خۆی پەروەردگار و بۆی لای خۆی پەروەردگار مەقبول بن. ئەگەر واش بکەی ئەو کاتە تۆ چەندێ ڕائەکەی لەوەی کە لە سوپاسی خەڵکی ڕائەکەیت و ئیشت بۆ سوپاسی خەڵکی نییە، بۆ ئەوەی کە عیبادەت و تاعات و خواپەرستیت بۆ نییە کە لە دڵی خەڵکە بەرز بیتەوە و خەڵک سوپاست کاوە مەکانەت و پلەیەک دەبێ لای خەڵک، چەندێ لەوە ڕائەکەی خۆی پەروەردگار پلە و پایە و مەکانەت بەرز دەکاتەوە. ئیمامی شافعی و ئەحمەد و ئەبوو حەنیفە و ئیمامی مالک زۆر حەریص بوون لەسەر ئەوەی کە یعنی زۆر ڕایان کردووە لە جاه و ناو لەوەی باس بکرێن، لەوەی دەرکەون، بەڵام خۆی پەروەردگار تەماشای شۆهرەتیان کە. ئیمامی مالک کاتێکە شێخەکەی وەفاتەکە کە شێخەکەی ڕەبیعەت الڕەئی بووە، کاتێ ئەو شێخی وەفاتەکە لە شێخ عالمی مەدینە بووە، تەوان کاتێکە وەفاتەکە بیرەکەنەوە کێ بکەنە شێخی مەدینە عالمی مەدینە، ئیمامی مالک دانرێ، قوتابی ڕەبیعەت الڕەئی بووە. دیارە و کاتە لە عالەمی ئیسلامی خەڵک ڕووی ئەکردە مەدینە بۆ ئەوەی کە عیلم وەرگرێ، هاتن بووە لای عالمی مەدینە کە ڕەبیعەت الڕەیە لە میسرەوە بڕێ پرسیارمان هەیە، پرسیاری ئەهلی میسر، وتیان وەڵا وەفاتی کردووە، یەکێ لە شوێنی دانیشتووە ئیمامی مالک. کە ڕۆشتن بۆ لای لە پاڵی دنگەیەک دانیشتە بوو لە دنگەکانی مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فەرمووی بە ئیمامی مالکیان فەرموو ئەو پرسیارانمان هەیە، جوابمان دەرەوە. پرسیارمان کردو کە ئێستا جەنابەت لە شوێنی ڕەبیعەت الڕەئی دانیشتووی؟ زۆر گریا ئیمام مالک، فەرمی والله ما تعلمت العلم إلا لنفسي، تی والله علمم نەخوێندووە إلا بۆ خۆم نەبێ، ما تعلمت ليحتاج الناس إليه، نەخوێندەوەی خەڵک محتاجم بێ، خەڵک ڕووم تێ بکە، خەڵک داوام لێ بکە، خوێندومە بۆ ئەوەی کە خۆمی سادە بکەم، خۆم بزانم چۆن خواپەرستیەکەم، چۆن لە خۆی پەروەردگار نزیکم بەوە. تەمان ئەو علمە هەروات لێکا کە تۆ دەعوە بانگەواز بکەی، نەشری علم بکەی، بەڵام نەشری علمەکە لەبەروی واجبێکی دینێ، نەک لەبەرەوەی خۆمی پێ بناسێنم لای خەڵک، لەبەروی واجبێکی دینێ، نەک لەبەرەوەی مەکانەت و پلەپایە بەدینم لە دڵی خەڵکا دروستکەم، نا بەس بۆی لای خۆی پەروەردگار ڕزای خۆی پەروەردگار بەدەستخەم. ئەمری کردەوە معروف نەهی لە منکەر کردووە، دەرس و دروس و محاضرە و نەشر و علم و کتێب و هەموو شتێکی کردووە، بەڵام ێژە والله بۆ نەفسی خۆم ئەم علمەم خوێندووە، بۆ خۆم تێبگەێنم و خۆم پێ بگەێنم. تر لەم خۆ تێگەیاند و پێگەیاندن نەزانین ڕزای خۆی پەروەردگار ئەوەیە کە داوا بکەی، بانگەواز بکەی، بەڵام بۆ چی کامە؟ بۆ ڕزای خۆی پەروەردگار، ئەمە مەطلەبی شەرعیە، نەک لەبەرەوەی ئەمە لە دڵی خەڵکا بەردەمەکات و ئەم ناسێنێ و سوپاسی خەڵکم بۆ ڕاکێشێ. ئەم بابەتانە زۆر گرنگن، چونکە لە بینی ئێمە خۆی پەروەردگار شاخێک هەیە، ئەوی شاخی نەفسە، ئەبێ ئەم شاخە لابین بۆی تەنها لەگەڵ خۆی پەروەردگارە خواپەرستێکی سادقانە و ڕازگۆیانە بکەین، ئەو کاتە خۆی پەروەردگار لای خۆی و لای خەڵکیش قبولت پێبەخشێ و ڕێز و قەدر و حورمەتت دەداتێ، بەبێ ئەوەی کە تۆ ئیشت کردبێ بۆ ئەوە، بۆ ڕزای خۆی پەروەردگار تەنها ئیشت کرد. خۆی پەروەردگار هەموو لایەک موفق، وصلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.